نازم یای لە دڵم ئەم قورعان زۆرم بۆ هاو زۆر ئەمە لە کرێچێتی ڕزگارم بێ بەخوا ئەمە لە کرێچێتی ڕزگارم بێ نەجاتم بێ. گریانی پێشڕەو بە دیار ئەمینی تەمەن 1 ساڵانەوە وەک باوکێک لە تاوازاری ژیانێکی کوولەمەرگیە. ژیانێک ئەگەر هەر ڕۆژێک باران ببارێت ئەوان خەم و ترس و دڵە ڕاوکێدایان دەگرێت چونکە ئەمە سێمین جارە باران هەر جارە و لایەکی ماڵەکەیان دەڕوخێنێت. بەرمیلێ نەوتم بە قەرزکڕی لێدامنا ڕوخا بەسەر بەرمیلە نەوتەکەش نەما ئێستا ئەو ماڵانە نەوتیان بۆ هێنام لەبەر خاتیۆ مناڵە بچکۆلە. ئێرە گەڕەکی مەڵکەندی سلێمانیە یەکێکە لە گەڕەکە هەرە دێرینەکانی ئەم شارە. خێزانێک لە پاڵ مزگەوتەکەی حاجیحاندا لە خانوویەکدا کە ژوورەکانی هەر بەشی ئەوەی دەکرد تەنها قاچێکی تێدا درێژ بکەیت کەچی حەو سەر خێزان ژیانی تێدا دەگوزەرێنن. لێ نووسین و تەلەبەم هەیە تەلەبەکان لێرە سعیەکەن ئەوە تا هەمی تەقیەوە و دارم شکاوە لێوە ئەگەر ئەو برادە سێریشی کات هەمی گوزەران نییە جێم نییە نازانم ڕووکەمە شۆ خواشکە بەم و ئێوە داوا لەو مەسولان ئاگەم هاوکاریم کەن یارمەتی مەداوە لێ خەرخوازانەکەم هەر بێن بەدەممەوە پەیمانێکی ئێرە چەندێک 125 جای 150 ئاو لێمە زیایەکە و کەمیەکە ئاوە کڕی خانوت نەداوە بەخوا ساڵێک و 3 مانگە بێ نەماوە کابرا ماڵیا بێ لەسەری شمۆستاوەڵێ لەبەر دەزانم کە نیتە هاوکاریم کردویت تۆش هاوکاری من کە بەجێ بێ ئەم بەخوا شوێنم نییە مەکارمی نازانم ڕووکەمە چۆ پارەکە بەشم ناکە شوێنی کە شک نابم خواخوا نییە لێرە کە ڕۆشم بچمە خانی خۆم بۆ نەجاتم بێ لە کرێچێتی والله هیچ شتێ بەناومەوە نییە والله هیچ شتێکم نییە. ئەمە ماڵی پێشمەرگەیەکە کە زیاتر لە 1 ساڵەکری خانوەکەی نەداوە بارانی بە خوڕی ئەم دوو ڕۆژە لایەکی تری خانوەکەی ڕوخان. ئەو ئێستا هەر تەڕەشوعی ئاوێتە ژێرمانەوە ژێر فەرشەکە هەمی تەڕ بووە هەمی تەڕ بوو ئەوش دەرگای ژوورەکەمە تێگەی ئەمە ژووری نووسنی دوو کوڕم لێرە نووسن دووکری کەشم لەو دیوانون خۆشم لەو هەیوانە ئاخەوم ژیانم لێ گیان نابێتەوە مناڵەکانیش بێزار بوون لێ. گوێبیستیان پێشمەرگەیە بن لە بەرامبەر باشکردنی ژیانی خۆی و منداڵەکانی بزانن بیری لە چی کردوتەوە. وام لات و گورچی خۆم فرۆشم وتیان بە قورعان پارە ناکات شەکرەتە تۆ بە کەڵک نایت تۆ نەخۆشیت. خانووی ئەم خێزانە لەگەڵ ئەوەی بە هیچ شێوێک شیاو نییە بۆ ژیان بەڵام خێزانێکی حەوکەسی کە چواریان لەوانە خوێنکارن تێیدا ژیان دەگوزەرێنن بەڵام تەنانەت شوێنێک نییە تا بتوانن با ئاسوودەیی سەرخەوێکی تێدا بشکێنن. ئەمیر یەکێکە لە سوکترین مناڵەکانی ئەو هەرچەندە هێشتا نازانێت ساردی و گەرمای ژیان چییە وە لە پاڵیشیدا لە ئازار و گریانەکانی باوکی تێناگا بەڵام لە ئێستا ئەو خەمی ئایندەی ئەمیر دەخوات بۆیە وەک خۆی دەڵێت ژیانی خۆم لەم کوولەمەرگێدا بوو نامەوێت ژیانی ئەمیر و منداڵەکانی ترم بەم شێوەیە بن. ئەم دایکە تەنانەت زاتی ئەوەی نەکرد لە بەردەم زوومی کامێراکەی ئێمەدا قسە بکات وەک خۆی دەڵێت لەبەر خاتریەوەی کە منداڵەکانی لە خوێندن کێشیان بۆ دروست نەبێت و توان جیان لێ نەدرێت. ئەمە ژێرم پێخەفەش یەکێکە لەو کچە خوێنکارە مناڵانەی ئەویژنەی دەزانی چۆن خۆی لە زوومی کامێراکەی ئێمە بشارێتەوە تا سبەینێ توانجی لێ نەدەن. ئێستا ئەوان تەنها هیوا ئومێدیان بۆ دەستی هاوکاری خێرخوازانەیە کە بۆیان درێژ دەکەن بۆی بەهانای ژیانیانەوە بچن. بڕیارنامەکەێنێن سلێمانی.